لە درێژەی کار و چالاکیەکانیدا لقی ڕانیەی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ خولێکی یەکڕۆژەی بۆ بەشێک لە مامۆستایانی سنووری ئەنجومەنەکەی کردەوە. بەرپرسی لقی ڕانیەی ئەنجومەنەکەش دەڵێت ئامانجیان نوێکردنەوە و زیاتر بەرەو پێشبردننی توانای مامۆستایانە بۆ ئەوەی ئاستی زانستی و ڕۆشنبیری و پەروەردەیی مامۆستایان بەهێزتر بێت. هەستاین بە سازدانی خولێک بۆ ژمارەیەک لە مامۆستایانی ئەندامی لقی خۆمان کە پێک هاتبوون لە نزیکی 50 مامۆستا بە مەبەستی ئەوەی ئەبدەیتکردنەوە لە پرۆسە و فێرکردن و لە مامەڵەکردن لە شێوازی پەروەردەکردنی خوێندکارەکانماندا ئەوانەی کە ئێمە دەرسیان پێ دەڵێن ببێتە ئەوەی کە ئێمە بتوانین لە داهاتوودا کاریگەریەکی باشمان هەبێ بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن. بەشداربووانی خولەکەش خۆشحاڵن باکردنەوەی خولەکە و دەڵێن ئەو جۆرە خولانە گرنگن بۆ بەرەو پێشبردننی ئاست و توانای مامۆستایان. زۆر سواز بۆ ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بۆکردنەوەی ئەم خولە بەڕاستی گرنگە مامۆستایان لە هاویندا بەشداری خولی بەهێزکردن بکەن بۆی ئاستی زانستی و پەروەردەیی و ڕۆشنبیری مامۆستا بەهێز بێت، بە تایبەتی دەرفەت لەو خولی پشووی هاوین وەربگرێت. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگیش وەکو سیفەتی بەردەوامیان ئەو خولانە بۆ مامۆستایان دەکاتەوە. سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگەکەم بووە، سوپاسی هاوکاری مەڵبەندی پێنجی کۆمەڵی دادگاری ئەەکەم بەڕاستی ئەو خولانە زۆر گرنگن، چکە لەو سەردەمەیدا حکوومەت و دەستگا حکومیەکان وەک پێویست نەکرد گرنگی بە لایەنی پەروەردە و پرۆسەکەی نادەم، بەڵکو ئەو پرۆسیان هەر ئیفلیزیش کردووە. خولەکە بۆ بەشێک لە مامۆستایانی دەڤەری ڕاپەڕین کرابوویەوە لەلایەن لقی ڕانیەی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بە هاوکاری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری. خولەکە ماوەی یەک ڕۆژی خەیاند لە هەردوو شەفتی بەیانی و دوای نیوەڕۆ لەلایەن کەسانی شارەزا و پسپۆر وانەکان پێشکەشی ئامادەبووان کران. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.